ڕزینی ناخ و ڕێگاکانی نۆژەنکردنەوەی بەشی سێهەم. لەم بابەتەدا یەکەم هەنگاوی زیندووبوونەوەیەکی پاشمەرجی مبارەکی لەو شێوەیە لە ڕێگەی پەیوەندی ئەفرێنەر و ئەفرێنرا و لەگەڵ حەزرەتی ئەڵڵا بەدی دێت بە دیاریکردنێکی دروستی شوێنی خۆمان وەک مرۆڤ لە نێوبووندا و بێ هەڵە چیەتی مرۆڤ وەک پێڕستێک بخوێنینەوە و وەک وردبینێک لە خوێندنەوەی گەردون و شوێنەکاندا بەکاری بهێنین، هەروەها وەک دووربینێک بەکاری بهێنین و وابەستەی ئەوەیە دووبارە و سێبارە شت و ڕووداوەکان بە شیکاریدا تێپەڕێنینەوە لە ڕێگەی هێنانەدی تەواوی ئەم تایبەتمەندیانە بگەین بە زیندووبوونەوە و ئەو میحرابەی کەوا پشتمان تێکردووە بە تەواوی دیاری بکەین و ئەو کەعبە ڕاستەقینەیەی کەوا بەهۆی تەم و مژ و دووکەڵەوە لە سینەماندا ناڕوون بووە بە جوانی بیبینین و ئیدی لە سایەی ئەمەوە لە ژێر ناونیشانی یەکێتی قیبلە بە ڕووی سازان و ڕێکەوتندا بکرێینەوە و ئەمەش وەک بانکێشت و نزایەک بۆ هاتنی سەرکەوتنی ئیلاهی ئەژمار بکەین و لە دڵمانەوە بەوتنەوەی یا غەوث هەوڵی وێناکردنی پێگەی ڕاستەقینەی خۆمان بدەین. دەبێت بیدەین بابەتی بیرکردنەوەی سیستەماتیزیانە، سەیرکردنێکی نەخوێنەوارانە، لێپرسینەوەی سەر لە نوێی ئەو شتانەی کەوا دەیزانین، ڕزگاربوون لە کاریگەری جادوبازی داساییکردنەوە، خستنە ژێرپەی لایەنە چەپەڵەکانی وەک خۆ بە گەورەزانین، لوودبەرزی، شانازی بەخۆوەکردن و خۆپەرستی بنەمای سەرەکی ئەم پێکاتە و زیندووبوونەوەیە کە بێ ئەوان بوونی نییە و نابێت. ئەوانە لە هەموو هەستان و دانیشتێکیاندا هەر دەڵێن من، ئەوانەی بەهۆی نەخۆشی و تای خۆ بە گەورەزانیەوە گیریان بە خۆیانەوە خواردووە و ناتوانن خۆیان تێبپەڕێنن، ئەوانەی بەهۆی چاوەڕوانیکردنی چەپڵە و ستایشەوە ئاسۆی خۆیان ڕەش کردووە، ئەوانەی بەهۆی بەرژەوەندی و قازانجی خۆیانەوە دوای هەندێک ڕۆحی سووک کەوتون و خۆیان وەک زەنگۆڵە ژەنی ئەوان لێ کردووە. ئیمکان نییە ئەم کەسانە ببنە خۆیان و هەر بۆیە چاوەڕوانی شتێکیش لەم جۆرە کەسانە کارێکی بێهودەیە. لە ڕاستیشدا تەواوی ئەم تایبەتمەندیانەی لەسەرەوە ئاماژەی پێدرا، هەر یەکەیان بۆ خۆیان نەخۆشیێکی بێدەرمانن کەوا چاو کوێر دەکەن، گوێ کەڕ دەکەن، دڵیش وەک پارچە گۆشتێکی قێزەون لێ دەکەن. تەنیا چارەسەرێکی شەیان بێت ئەوەیە حەقی ئیرادەیان بدەن و چارەنووسیان بۆ چاودێریەکی زیادەی ئەو ئەڵڵا بەجێماوە. ئەوان گەر بە ڕادەی خۆی هەوڵ و کۆششیان نەخەنە گەڕ و دەستی لوتف و بەخششی ئەولاکان بە فریایان نەکەوێت، ئەم نەخۆشیە معنەویانە کە تووشی ئەنەتۆمی معنەوی مرۆڤ دەبێت هەتا دەیان باتە ناوگۆڕ و بگرە زیاتریش لەوە دەست و یەخەیان بەرنادات. کەسانێکی لەم شێوەیە سەرەڕای تەواوی ڕێگاکانی خۆزیندووکردنەوە خۆیان دەخەنە ناو زەلکاوی ئەو بازنە گەندەڵیەی کە یەک لەسەر یەک دێتە پێشیان و لە ڕووی ژیانی دڵ و ڕۆحیانەوە بەرەو نەبوونی خلۆر دەبنەوە، بە تێکچوونێکی زنجیرەییدا تێدەپەڕن و دەکەونە ئاستی نزمترینی بوونەوەرەکانەوە. تیمسالی ئەحسەنت تەقویمی مرۆڤ کەوا چیەتیەکی هێندە مەزنی هەیە کە تەنانەت لە توانایدایە فریشتەکانیش بخاتە نێو ئیرەی بردنەوە، کاتێک خۆی دەخاتە نێو چارەنووسێکی خراپی لەم شێوەیەوە سەرڕای ئەوەی لایەنێکی باڵادەستی بەسەر ڕۆحانیەکانیشدا هەیە، بەڕادەیە قێزەونە شەیتانەکانیش دەخاتە نێو قێز و بێزەوە. ئەم کەسانەکەوا لە خۆیان و جبەخانەکەیان و پێگەی خۆیان بەرامبەر ئەڵڵا بێ ئاگان، وەک خۆیان دەخەنە حاڵێکی سووچی لەو شێوەیەوە، لە هەمان کاتدا لەبەر ئەوەی چیەتی مەزنی خۆیان لە ڕووی ئامانجی ئافراندنیانەوە تێک دەدەن و دەشێوێنن لەلایەن ئەهلی زەوی و ئاسمانەوە بە لەعنەتەوە یاد دەکرێنەوە. بەڵێ ئەمەش سەرنجامی نەزانینی پێگە و نرخی خۆتە لای جەنابی حەق و بە سووک تەماشاکردنی خودی خۆتە. یەکێک لە شاعیرە میلیەکانیشمان زۆر جوان باسی چیەتی مرۆڤی کردووە کە دەڵێت: ئەی مرۆڤ، تۆ هێشتا لە بوونی خۆت ئاگادار نیت، دەدوت بێگومان منیش بوونێکم هەیە. ئەگەر بزانیت عالەمەکان لە تۆدا پەنهان و جیهانەکان لە تۆدا. ئەگەرچی زانینی ئەمەش بەم شێوەیە وابەستەی ئەوەیە بە شێوەیەکی گشتگیرانە سەیر بکەیت، هەموو شتێک بە چێتی ڕاستەقینەی خۆیەوە هەڵبسەنجێنیت، بە شێوەیەکی زۆر قوڵ تێبفکریت و قاڵ ببیتەوە و تێڕابمێنیت. مرۆڤ تەنیا بەهۆی ئەم ڕێگە و شێوازە دەتوانێت بە دروستی خۆی بخوێنێتەوە. کاتێک خوێندیشەوە
دەگاتە بیرکردنەوەیەکی بەرفراوانی ناوازەی وەها کە هەواری خۆیشی لەوێ هەڵدا. ئەیدی لە دنیا و ئەوەی تێیدایە لە جوانی و باقوبریقەکەی ڕزگاری دەبێت. ئیدی چەشنی قومری لە شەقەی باڵدەدات و بەرەو ئاسمانە بێکۆتاییەکان دەفڕێت. جیهانی ناوەوەیان لە ڕێگەی قوڵاییەکانی تایبەت بە خۆیانەوە دەخەنە ژێر تێڕوانینەوە. ئیدی دەست دەکەن بەوەی لەتیفەی ڕەبانیان دڵ بە تەواوی ڕنگ و ڕووتەختی چاو حەیرانکەریەوە دەخەنە ژێر خوێندنەوە. خۆی فرێدەداتە ناو خوێندنەوەی دێر بە دێڕی ئامانجەکانی ئافراندنیەوە. کورتانی خۆپەرستی سەرپشتی فرێدەدات. لە بەرخۆیەوە دەڵێت حەق و بە ئاراستەی ئەوەی دووریەتی خۆی لەوەوە تێپەڕێنێت ملی ڕێگە دەگرێت. لە ڕێگەی تەشریفات لێکردنی ڕوحانیەکانەوە دەگات بە خاڵی دەست پێنەگەیشتووی وەها. ئیدی تف لە دەموچاوی ناشیرنی تەواوی باق و بریق و فەنتازیا دنیاییەکان دەکات. ئیدی لەسەر شاڕێگاکانی خۆدزینەوە و خۆکەشفکردن دژی و قوم لە دوای قوم لە درەوشاوەکانی دەرکەوتی تەجەلی جەنابی حەق دەدات و کاسە لە دوای کاسە ئاوی کەوسەرەکان نۆش دەکات. ساتی وەهاشەیە بەشنەبای عەشق و تامەزرۆیەوە چەشنی دارسنەوبەرەکان شنەشنی دێت. کاتی وەهاش دێت چەشنی ئەو بولبولانەی لەسەر لەچی گوڵان چریکەیان دێت. نەغمەی هۆشبەرانە پێشکەشی چواردەوری خۆیان دەکات. لەگەڵ ئەوەی جوانیە درۆینەکانی دنیای لە بەرچاو دەکەوێت و دەسڕێنەوە حۆری و غیلمانەکانی ناو بەهەشت کۆشک و تەلار و قەیماخ و هەنجوینەکانی ئەوێشی لە بەرچاو دەکەوێت. ئیدی هەمیشە بە وتنەوەی هووە هەڵدەستێت و دادەنیشێت. بە زمانەکەی یونس ئێمرەیش دەڵێت من هەر تۆم پێویستە و دەناڵێنێت. ئیدی تێناگات لەوانەی هەر دنیا دنیایانە و دەناڵێنن. لەوانەی لە ڕازاوایی ئەم دنیا درۆینە ڕزگاریان نەبووە. بە هیوادرێژی و وەهمی ژیانی ئەبەدی ناو دنیاوە بە هەڵەدا چوون. ئەوانەی ژیانی ئاخیرەت نادیدە دەگرن و کۆشک لەسەر کۆشک پێکەوە دەنێن و ئەوانەی ئەقڵ و دڵیان لە ژێر ڕەهنی کۆشک و تەلار و کەشتیەکانیان داناوە. دەمەوێت هوها لە تەواوی ئەمانە بکەم و هەتا سەری زارم دێت، بەڵام بە تێبینی ئەوەی خۆم لە وتەی نەشیا و دوور بخەمەوە ئەم جۆرە قسانە ڕادەستی پەڕەڕەشەکانی ناو مێژوو دەکەم و دەمەوێت بەم شێوەیە خاڵێک بۆ تەواوی قسەکانم دابنێم. بەسەریدا تێدەپەڕم چونکە سوارچاکەکانی ڕێگەی ڕووناچی چاوەڕێی شتێکی ترن. بەڵێ ئەوان بە مەشغەڵەکانی دەستیانەوە بە دوای ڕاوی ڕووناچیەوەن. ئیدی بە هەر ڕۆحەڕەشەکان لە نێو جێژاوی تاریکیاندا هەستن و دانیشن. حەق هەرچی شەڕە بە خێری دەجێڕێت وا نەزانی کەسی تر دەیجێڕێت. عارف سەیری ئەم ئانە دەکات با بزانین مەولا چی دەکا، هەرچی بکات جوان دەیکا. ئیبراهیم حەقی. چونکە هەمویان ئەم بەیتە شێعرە دەڵێنەوە و پێکەوە حونجەی گەیشتن بە کەش و هەوای خۆدانە دەست تەفویض ئەو دەکەن.